قوتابیانی عزیز دێنێ سەروانەی چوارەم لە بەشیەکەم ژمارە ڕاستیەکانە. سەرەتا بزانین ژمارە ڕێژەی چییە. ڕێژەی خۆی وشەی ڕێژەی واتە چ؟ ڕێژە واتە کرد. واتە کەواتە ئێستا ئێمە زانیمە هەر ژمارەیەک بە شێوەی کرد بنووسرێت دەبیتە چ؟ ژمارەی ڕێژەی. چەند حاڵەتێکمان هەیە لەوەی ژمارە بیتە ژمارەیەکی ڕێژەی. یەکەم حاڵەتمان چییە؟ ئەڵێ هەر ژمارەیەک بە شێوەی ژمارەی دەی کە لە دوای فاریزەکە کۆتایی هات بێت. ئێستا ئەمە ژمارێکمان هەیە بۆ نمونە 3 فاریزە 8 لای ڕاستەکەی کۆتایی هاتووە بەڵێ. کەواتە هەر ژمارێکمان دیت لای فاریزەکە کۆتایی هات بێ واتە ژمارەکان زۆر نەبوون، ئەو نوقتانەش نهاتن کەواتە چییە؟ ژمارەیەکی دەیە دەبیتە چ؟ ژمارەیەکی ڕێژەی. کەواتە هەر ژمارێکمان بە شێوەی کرد نووسرابێت هەروەها بە شێوەی فاریزە نووسرابێت شێوەی دەی دەبیتە چ؟ دەبیتە ژمارەیەکی ڕێژەی. حاڵەتی دووەمان ئەگەر ژمارە بە شێوەی دەی نووسرابوو بەڵام چ؟ بەڵام لای ڕاستەکەی کۆتایی نەهاتبێت. بۆ نمونە 1 فاریزە 14 44 44 44 نقطە نقطە واتە ئەر چوارە هەر دووبارە دەبیتەوە. یعنی ئەگەر ژمارەیەکمان هەبوو لای ڕاستی فاریزە کۆتایی نەهات بێت بەڵام دووبارە بوو ژمارەکان، یعنی ئەگەر دووبارە بوو هەر دەبیتە چ؟ ژمارەیەکی ڕێژەی. حاڵەتەشکەشمان هەیە ئەڵێ چ؟ هەموو ئەو ژمارانەی کە دوو جای تەواون هەر ژمارەیەکمان هەبێ ئێستا لەمە ڕەجی 25 ڕەجی 81 ڕەجی 100 ڕەجی 16 ڕەجی لۆ نمونە 9 فاریزە ڕەجی 1 ئەوانە هەر ژمارەیەک ڕەجی هەبوو دەبیتە چ؟ ژمارەیەکی ڕێژەی. ئەوە زانیمان ژمارە ڕێژەی چییە؟ بزانی ژمارەی ناڕێژەی چییە؟ ئەڵێ هەر ژمارەیەک بە شێوەی دەی بنووسرێت بە مەرجێک دووبارە نەبێتەوە. ئێستا لۆ نمونە ئەو ژمارەمان هەیە 1 فاریزە 14 42 21 35 لای ڕاستی فاریزەکە دووبارە نەبن ژمارەکان. ئەگەر دووبارە نەبوون ئەبیتە چ؟ ژمارەی ناڕێژەی. نابی چشبی کۆتایی هاتبی واتە ژمارەیەکمان هەبوو نادووبارە بوو کۆتاییش نەهاتبی دەبیتە چ؟ دەبیتە ژمارەیەکی ناڕێژەی. یاخود ئەو ژمارەی کە دوو جای تەواویان نییە لۆ نمونە ڕەجی 17 ڕەجی 8 ڕەجی 15 ئەوانە دەبنە چ؟ چونکە ڕەجیان نییە کەواتە دەبنە چ؟ ژمارەی ناڕێژەی. زانیمان ژمارەی ناڕێژەیش چییە؟ ئەو جارێ ژمارە ڕاستیەکانمان هەیە هەر ژمارێک ڕێژەی و ناڕێژەی بی هەر دەبیتە چ؟ دەبیتە ژمارەی ڕاستی. کەواتە ئەتوانین ئەوە بە پێناسەتەوە بینیتەوە هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەیەکان دەگریتەوە بریتێ لە چ؟ ژمارە ڕاستیەکان. واتە هەر ژمارێک لێرە تۆ بینیتەوە دەبی بڵێ چ؟ دەبی بڵێ ژمارەیەکی ڕاستیشە. ژمارەی تەواو چییە؟ ژمارەی تەواو وشەی تەواو یعنی چ؟ یاواتە پۆینتی تێدا نەبی. واتە لۆ نمونە هەموو ژمارە تەواوە سالب و موجبەکان دەگریتەوە. لۆ نمونە 1 فاریزە 2 فاریزە 3 فاریزە 4 5 6 یان سالب 2 سالب 3 هەر ژمارەیەک بی واتە پۆینتی تێدا نەبی چ سالبی چ موجبی دەبیتە چ؟ دەبیتە ژمارەیەکی تەواو. ژمارەی سروشتی چییە؟ هەموو ژمارە تەواو موجبەکان و سفر. مەبەستی چییە؟ هەموو ژمارە تەواو موجبەکان 1 2 1 فاریزە 2 فاریزە 3 فاریزە 4 فاریزە 5 سفر شەکەیتەوە. واتە هەموو ژمارە موجبەکان و سفر دەبیتە چ؟ ژمارەی سروشتی. تەنها سالبی تێدا نیە سالبەکان ناگریتەوە. کەواتە ژمارەی سروشتی بەشەکە لە چ؟ بەشەکە لە ژمارەی تەواو. واتە ئێستا لۆ نمونە لێرە 3 دەبیتە ژمارەیەکی چ؟ سروشتیە و هەروە چیتکە تەواویشە. ژمارەی ناڕاستی هەر کاتێک گوێت لە وشەی ناڕاستی بوو ناڕاستی واتە چ؟ ئەگەر لە ناو ڕەگ چ هەبوو؟ سالب. لۆ نمونە 1 لەسەر سالب 4 ڕەجی چونکە لە ناو ڕێگەی چم هەیە سالبم هەیە کەواتە دەبیتە چ؟ ژمارەیەکی ناڕاستی. یان لۆ نمونە ڕەجی سالب 2 هەروە چونکە لە ناو ڕێگەکەی سالبت هەیە کەواتە دەبیتە چ؟ ژمارەیەکی ناڕاستی. ئەگەر لە پێش ڕێگەکەی سالبە بوو ئیشمان پێدا نیە تەنها ئیشمان بە ناو ڕێگەکەیە. هەر کاتێک ناو ڕەگەت سالب دیت دەبیتە ژمارەیەکی ناڕاستی. چیت کە هێژماری پێناسە نەکراوە هەر کاتێک کەرتەکە دیت لە ژێر کەرتەکەی سفر هەبوو دەبیتە چ؟ دەبیتە ژمارەیەکی پێناسە نەکراوە.